سوربرايز تلالالام تيريرين قص القوت أي ئەو دەسەی خۆش بێت وي سپاسان دەکەم وي حەیران دەبم ئەبڵە وي جانە من تووڕەبوونە دوێ نایە سەلام عەلەم گوڵا من هەی دڵا من هەی ڕۆس و کاڵ دەخۆ تووڕە مەکە حەیرانی دنیای هیچ نییە دنیا هیچ نییە ها بۆ خودایی ئەوەی کە بە قسەی خۆش خۆشە ئەوە خۆشە ئەگەر نا ڕۆژێکدا دنیا هەمومان دەبرین دڵبیا بە هەر پێ بکەنی با ئەو تۆ لەکوێی سعدی بۆچی لەو شتە ناپرسیتەوە جانا ئەی هاوار هەموو مۆزعی خۆم بۆ ناجەم دەزانێت چ مەسەڵاتە ددانیشە حەیرانی دەدانیشە وەلا تو ددانیشە سەلامەلی دەدانیشە بالۆت بژێڕمەوە ددانیشە مارداوا بی حەیرانی چەند جوانە حەرەکەت زۆر جوانە چەند بەڕێز بوو وەمزانی کورسی لەو من دادەنێ سەلام عەلەیکوم بالۆتان بژێڕمەوە دەزانێت چ خۆمە بەس پێم بڵێ تۆ لەکوێ بوویت ئەو حەرەکەت بیاتەرێکی ئەوە چەند هەفتەیە لەو شتە ناپرسی ئەو حرەکە زۆر جوان بکە خەسووە بکەوە زۆر جوانە نییە باوەڕکو لۆنە بۆ مەسی زۆر بەتوانایە خەسووە لۆ بجەرمەوە ئەوەی بەسە من هات بەسە کافرینێ ئەی هەوار خۆیان زۆر شکر منداڵەکەم نەخۆش کرد نەیەک ڕۆژ نە دوو نە سێ خۆ بەتەمای نەبووین هەفتەش پێچ و چابووە ئەو جارە داچی نەخۆش کرد ئەو جارە هەناری لەوێ ببەوێ دەرێ دکتۆر نەما پێی نەکەم هەنار چابەوە جارە پێ چی دەخۆش بکەوێ ئەمن وەڵە کاکە بژ نییە وەزعم نەما بوو باوەڕ بکە بگلەیم لە گۆ هەیە نە تەلەفۆنەکتان دەکرد نە شتێک ئەمن لەبەر تەلەفۆنی ئەتۆ دەتکرد دەزانم بەس ئەمن لەبەر تەلەفۆن یعنی لەبەوەی نەخۆش بوو نەمدەتوانی جواب بدەمەوە نەخۆش بوو لە پاشان ئەمن چەند ڕۆژێکی وتی چاومە ئەو جارێنێ دیسان عەکسی عەکس بوو ئەرێ بەسە شیدادا پیردا بەسەیتر سلام علیکم هەو کەچ خەومایە هەو کەموانە ناو ماڵ و منداڵی خۆم نیمە ئیشەڵە منداڵیشی دەبیتن ئەری زەنگ گلەیم زۆر هەیە گلەی چی؟ حەبەکانە جوان بەکارمە هینەی دکتۆرەکەی هەر باش بوو ماڵەوە دۆزیەوە قسە و کردای با لۆکیشنەکەم بۆ بناردیتە تۆ سێ هەفتەیە ماڵەوە نەبینی وازانیت؟ دیسان دەستی پێ کردەوە جارێکێکە لە پاش بەسە دووبارەی مەکەرەوە یەکەکەوە تێناگا ئەیەوە کەچی تێناگەم؟ جان جای تۆ ڕاز لە مۆزەعانە بینە دەزانی چەند غەریبی ئەو سەرت کۆکەم کردیا کێ؟ قوتی لە بێژەن باوەڕ بکەنیە ئەوەندە غەریبیم دەکرد بزانە دنیا چییە ئەمە لەگە قوتی لەگرێ پات و ماتی ئێستا بێژەن نەماوە هۆلو مرج نە بابە کوری بەهانی بیەوە چییە؟ ئەدی لۆ دەری نەمایە ئێستا بێژەن بۆتە هونەرمەند پێی ئەڵێن بێژەن گیتارێست ئەیچ خەسووجان بە قوربانی ئەخوایە بم تاکە یەکشت وایە نییە تێک نەچی ئەوش هونەرە بە قوربانت بم ئەوش بستەنە وەسەتەکەی بەجارش وەسەتەکە تێک دەچیتن ئەوەی تۆ بەڕاستە کورە هەر ئەسڵەن لایڤی هەر بەبەر ناکەوێ بێژەن گۆرانی لایڤی دەرێ ماشەڵڵا لەوە بێژە نازانێ خسان بکە زوانی گۆرانی بدی بۆت بانەکەم بەڕاستی ئەی لێ دیارە بێژان کوڕم بێژان وەرە بە گیتارەکەوە Olè! Allora passi Otro la malazzi sa di washi فاستقرأ باب الوحشية ده الموجة قبل السكتة شو وحشية؟ Gorani رواد السعدي وحشي وای لەموت وە دەدانی ئیسپانیا أبلا ئەی چۆن أبلا تربية دايتي کورەوانیە تۆوە كابيلو بيلي دانیشە ڕۆژەی تۆ ماڵەوەی بەشەڕ هيكو جونة دات Guadagni e cumbere مي قلت مي Allora la passi Otro la mano rosso sa di washi كنت وحشي Ispani kasati دانیشە ئەرێ دانیشە یەک جاری تۆ ماڵەکە ئاواکەی دانیشە دەی ولسه بلاك خولم تورا دكاي تووڕە نابن بەس تۆ بۆ ماڵاتی بەشەڕ و ئاژاوە تجاوز كدي ها سعدی جان دانیشە وەحشینە واشی دانیشە تيم بقينا اول شيء او تزوانك بكار Ispani ولا كل ما تروح كردي نازاني خۆی كاكا بقورا قراني قلبو قراني شتێکی گەبلە کوردی او زانت تلوي دانش زيادة الجبني